بە دڵنیایی قەیرانی بنزینی دابینکردنی بنزینی محەسن لەم شارە کەمەکە هەر نامێنێ نەکەم یکاتەوە پێشەکی بە خێرهاتنتانەکەم دڵنیایە دەمە خەڵکی شاری کەرکووک کە ئەم ئۆکتانەی لەم پرۆژەیە دروست دەکرێ بنزینی محەسەنە بە ئۆکتانی 92 ئۆکتانی 92 جگە لە ئینتاجی بنزینی محەسن ئینتاجی غازی شیلش ئەکرێ لەم پرۆژەیە LPG بەتەکید خەڵکی شاری کەرکووک حەقیانە ئەلێن ئێمە جاران بۆ یەک ڕۆژێک هەبوو لە بەنزیخانەکان لە 2 ڕۆژ 3 ڕۆژ نابوو طبعا ئێمە ئەو حقیقەتە بزانن ئێمە سارەکانمان دەنارد بۆ کەربەلا دەمان نار بۆ مەسفای سموت کە لە پارێزگای تکریتە بە 2 ڕۆژ 3 ڕۆژ ئەنجام منتوژەکە ئاهات پاش افتتاحکردنی ئەم پرۆژەیە ئێستا لەخوا بەزار بێ ڕۆژانە بەرهەمی بنزینی محەسن لێرە ئەکرێ و یەکسەر دابەشەکرێتە سەر وێزگەکانمان یعنی ڕۆژانە ئەو منتوجە دابین کراوە بۆ خەڵک لە کەرکووک یەک دوو بنزیخانەیە تەنها بنزینی محەسن دابەشەکات بەڵام هیچ بنزیخانەیەک داوای کردو مەسەرەن بنزینی پێ بدرێت بنزین محەسن جا لە بنزینی عادیشی پێ بدرێت و دابەشی بکات من لێرە پێتان ڕاگەنم هەر بنزیخانەیەک تەڵەبێت تەقدیم بکە بێوێ منفەزی بنزین محەسن بکاتەوە ئێمە لیژنەی هونەریمانەیە دەرەچن بۆ ئەم وێزگەکان مطابق بێ بۆ شروط و مواسەفاتی یەکسەر موافقەیە دەینێ بەعکسەوە پێشمان خۆشە پێ دوای ئەمە قەیرانی بنزین کەمەکاتەوە بە دڵنیایی قەیرانی بنزینی دابینکردنی بنزینی محەسن لەم شارە کەمەکە هەر نامێنێ نەکەم یکاتەوە بۆ شارێکی کە ڕەوانەی دەکەن جگە لە کەرکووک ئێمە جگە لە شاری کەرکووک بەغدا بارەکە لێرەوە دیالە مووسڵ ڕوومادیش بارەکە لێرەوە ئەم چوار شارە ئێمە لەگەڵ وەزارەتی نەوتا لەگەڵ کۆمپانیای پاڵاوگەی باکوور گرێبەستمان کردووە ئەم گرێبەستەمان بۆ ئەوە کردووە ئێمە مەشروع دروست دەکەین خەڵکی تیا بە ئیشەکەین زمانی هەموو خەڵکەکان بە زمانی اجتماعی زمانی سەحیانە بێ لێرە بێ قوانینی عێراقی ئەوان ئەو مادەی کە لە مەسفای کەرکووک چەندەها ساڵە یان حەق نەکرێتە لە نەوتی خاوە یان تەزدیرە کرێ بۆ دەرەوە ئێمە ئێستا ئەو مادەیە معالەجە ئەەکەین ئەیکەین بە بنزین و بنزینی محەسن لە کەرکووکە ئینتاجەکەین و زایدە نشغاس لە ئێستادا بەرهەممانەگاتە 1,700,000 لتر بە پێی تاقەی تەشغیلی بەڵام بە پێی تاقەی تەسمیمی ئەچینە 2 ملیۆن لتر لە فترەی 2 ساڵە 2 مانگە 2 مانگ 2 مانگی داهاتووە سەرجەم کارمەندەکانتان عێراقین با بڵێن سەتانەوەتی عێراقیە و ئەکتەرێشی خەڵکی کەرکووکن 105 بۆ دەی ئەوانش خەبیری مفاعلاتەکانن چونکە چەند مفاعلێکی تایە ئەوانە مەوادی کەتەلیستی تایە مەوادی عاملی مساعدی تایە ئەو مەوادانە بە خەریجی تازە و با بڵێن بە کادری کەوا خبرەی نەبێ ناتوانێت بی با بڕێەوە تاکو چەند هەریکار ڕەخساوە بۆ گەنجان یعنی ئەچێتە سەرەوەی 300 بەڵام بە مەراحل تۆ خۆ دەزانێت سەر لە مەرحەلەی تەشغیلاین جارێ شوێن و ڕێگای مۆزەفەکان و شتی ئیداریەکان دابین نەکراوە و لە فترەیەکی کەمە دابینانەکە